وڵاتی دەرەوە هاتوونەوە لە بەلجیکا هاتوونە لێرانە محیبەتەکە زیاتر دەبێت یەکتر دەبینین. ئەمڕۆ لە شاری ئاکرێ بە هەزاران دەروێش و شوێنکەوتوانی تەریقەتی قادری ویلیانی کە لێرە هاتوون بۆ تەشیەی شێخ عەبدولعەزیزی گەیلانی بە مەبەستی ئەنجامدانی زیکر و جەژنە پیرۆزە سەردانی تەشیەکەیان کردووە بە هەزاران دەروێش لە تەواوی کوردستان و لە ناوچەکانی عێراقەوە ئەمڕۆ هاتوون لێرەن زیکرەکانی خۆیانەکەن. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە سید ئیسماعیل بەرزنجی وەرەگرم کە یەکە لە دەروێشانی تەریقەتەکە. ماوەستا سڵاوتان لێبێ و جژنتان پیرۆز بێت. باسی ئەوم بۆ بکە ئەمڕۆ بە چ مەبەستێک لێرە کۆبوونەتەوە؟ بسم الله الرحمن الرحیم بە ناوی خوای گەورە و میرەبان. جژنی هەموو لایەکان پیرۆز بێ، یاخوا بەخێر بێن سەر چاوان. ئەمڕۆ بە هەزاران دەروێش و مریدانی تەریقەتی قادری ویلیانی لە سەرانسەری کوردستان لە دهۆک، زاخۆ، هەولێر، سلێمانی هەموو شوێنەکە لە شارەکانی عێراق لە مۆسڵ هاتوونە، لە بەغدا هاتوونە، لە ڕوتبە هاتوونە، لە سامەڕە هاتوونە، لە بەسڕا هاتوونە، لە وڵاتی دەرەوەش هاتوون بۆ جەژنە پیرۆزی جەنابی بابە شێخ وریا شێخ سەعید بەرزنجی ڕابەری تەریقەتی قادری ویلیانی. ساڵانە چەند جار بەم شێوەیە کۆبنەوە ئێوە؟ ساڵانە لەو کاتی جەژن هەموو پێکەوە دێن و ڕۆژانەش ڕۆژانی جومعە لێرانە هەر جومعە و شوێنێک دێن دێن بۆ خزمەت جەنابی شێخ وەریا لێرانە سەردانی جەنابی شێخ دەکەین کە ئەمە سەردانی کرد دەکەین محیبەتەکە زیاتر دەبێت. ئێستا دەروێشەکانە هەموو شوێنەکان هاتوونە لە سەرانسەری کوردستان، سەرانسەری عێراق، لە وڵاتی دەرەوە هاتوونەوە لە بەلجیکا هاتوونە لێرانە محیبەتەکە زیاتر دەبێت یەکتر دەبینین. ئەمڕۆ کە دەستان پێکردو هەتاکەی بەردەوامە بن چەند ڕۆژ لێرە ئەمێننەوە وچیەکەن ڕێمزیک و ساڵاکیەکانتان چی؟ لە ڕۆژی عەرەفە و دەروێش و مریدەکان هاتوون هەتا ئەم ڕۆژ زیاتر دێن، هەتا سوبەینێش هەر دەمینێنەوە لێرە تا چەندین ڕۆژ لێرە دەمینێنەوە لە خزمەت جەنابی بابە شێخ وەریا. ساڵاکی و زیکرەکانتان چییە بن لەو چەند ڕۆژە لێرە؟ حەلاقیەکە لێرانە کۆڕی زیکرە، حەلەقەی زیکری دەروێش و مریدانی تەریقەتی قادری ویلیانیە خوێندنەی مەولیدی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرێتن، ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەخوێنرێتەوە. بەڵێەوەی کا هەیە وەکو لە دیمەنەکاندا دیارە زیکری دەروێشانی تەریقەتی قادری ویلیانیە کە ئەمڕۆ لە شاری ئاکرێ زیکرەکانی خۆیانەکەن و لە تەواوی کوردستان و شارەکانی عێراقەوە دەروێشەکان و مریدانی ئەم تەریقەتە ڕوویان لە تەکشیەی شێخ عەبدولعەزیزی گەیلانی کردو و وەکو باسییان کرد بۆ ماوەی 3 ڕۆژ لێرە ئەمێنەوە و ڕۆژانە زیکر و زیکراتەکانی خۆیان بەڕێوە.